کاتێ خەڵک هەڵەیەکیان هەیە بەڵایەکیان بەسەرا قەوماوە تۆ پێمەکەنە، تۆ ڕق و دوژمنایەتی خۆ دەرمەخە، لە فەیسبووکا پۆز مەکە بڵێ فڵان کەس دێی قەوما، ئەگەر بە ناڕاستە و خۆش بێ خەڵک ئەمڕۆ چاوی هەیە. اینجا ببینن کە کاتێک کەسێک هەڵەیەکەکە و تۆ ستری ناکەی تۆ ئەیدەی بە فەیسبووک و بە کەناڵەکان، ڕۆژێک دێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێت لا تظهری الشەماتەتە بئەخیک. شەماتە واتە جنێ و ڕقی خۆت بەرامبەر بە خەڵ دەرمەکە. براتە دراوسێتە 20 ساڵە لەگەڵ یای بینت لەگەڵ یا تێک چوە هەر براتە. فەیەرحەمه الله، خوا ڕەحم بەوە کات بارەکات چێ بۆ شارێکی تر، خوای پەروەردگار تەوبەی لێ قبوڵەکات، خوا تەوبەی لێ قبوڵەکات، تۆ چیت؟ فەیەرحەمه الله، خوا ڕەحمی لێکە وەیەبتەلیک، تۆ تووشە بیت. ئەنجارە تۆ بدەرە چۆکی خۆتا بڵێت خوا مسلمانان سترم بکەن، تۆ ستری خۆتت نەک، تۆ کەرامەتی خۆتت نەپاراست، تۆ زمانی خۆتت نەگرت، دراوسێکەت لێ قەوماوە ژنەکەی تەلاق داوە، سوبحان الله لە ماڵێکایە ژنەکەی تەلاق داوە، عوزرەکەی بەس خۆی و خێزانەکەی ئەزانێ، خەڵکی کۆمەلگا هەزارەها تەحلیلاتی بۆکەن، وڵا کاکە و ژنەی پەیوەندی لەگەڵ پیاوی خەڵکا بوو بۆین تەلاقی، وڵا کاکە مناڵی نابوو، کاکە جنسی لاواز بوو، کابراڵێ من ئاگام لە ژیانی خۆم نییە ئەم هەموو تەحلیلاتیان بۆ کردووم. مامۆسایە گوتی بەیانێکیان لە مزگەوت دوای نوێژی بەیانی دەنگەدەنگێک بوو، دوو پیاوەتی گەیشتنە لای قاپەکە دەنگەدەنگیان کرد، وتی پیاوێک لەگەڵ منا بوو، هەردووکمان بەیەک کۆڵ ساوین، تی بەخوا مامۆسا مەسەلەکە ناموسە، وەرەوتم لە خوا بترسە، ناموسی چی؟ ئێمە هێشتا نەگەیشتوین بەوان، بشگەین بەوان ناموس بێ ستریان بکەین بڵێن لە خوا بترسن، سترەکەتان ئەو تاوانە بۆ ناو خەڵک باز مەکەن.